نان و ئازادی دەبێت لە گرەوگانی کۆماری ئیسلامی ڕزگار بکرێت. خامنەئی لە پەیامە نەورۆزیەکەیدا بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی 1402 وتی: ڕیشەی سەرجەم کێشە و گرفتەکانی وڵات لە ئابووری، بە تایبەت هەڵاوسان و گرانی و بەوتەی ئەو کەمبوونی بەرهەمهێنانی نێوخۆییدایە. ئەو هەروەها وتی بە کۆنتڕۆڵکردنی کێشە ئابووریەکان دەکرێت هەموو کێشەکانی وڵات چارەسەر بکرێن. بەم هۆیەوە ساڵی 1402 بەڕەواڵی ساڵەکانی پێشوو ئەم جاریش بە دروشمێکی بێناوەڕۆکی دیکەی وەک کۆنتڕۆڵکردنی تەوەڕۆم گەشەی بەرهەمهێنان ناولێنە. ئەم قسانە لە حاڵێکدایە کە لەسەر بنەمای تازەترین ئامارێک بڵاوبۆتەوە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە، نرخی تەوەڕۆم لە مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردوودا گەیشتووەتە زیاتر لە 53% و لە حاڵێکدا کە شۆڕای باڵای کار لە ئاخرین ڕۆژەکانی ساڵدا ڕێژەی زیادبوونی لانی کەمی حەقدەستی کرێکارانی لە ساڵی داهاتوودا 27% ڕاگەیاند. هەروەها وەزارەتی تەعاون کار و ڕفاهی کۆمەڵایەتی بە بڵاوکردنەوەی راپۆرتی ساڵانەی خۆی باسی لە گەشەی 71% هێڵی هەژاری لە نیوەی ساڵی 1401دا کردووە و ڕایگەیاندووە کە لە ماوەی یەک دەهەی ڕابردوودا ژمارەی هەژارانی وڵات زیاتر لە 2 بەرابەر بووە. مانگی خەرمانانی ساڵی 1358 خومەینی لە کۆبوونەوەی کارمەندانی بەشی ڕادیۆ لە قۆم وتبووی: ئەوانەی کە بنەمای هەموو شتێک بە ئابووری دەزانن، ئەوانە ئینسان وەک حەیوان دەبینن. حەیوانیش هەموو شتێک فدای ئابووریەکەی دەکات. وڵاغیش ژێر بەنای هەموو شتێکی ئابووریە. بەڵام ئابووری کە سەردەمێک بەهی ئاژەڵ دەناسێنجرا لەمڕۆدا و دوای 44 ساڵ کۆماری ئیسلامی ئێرانی بەرەو هەڵدێری نابوودی بردووە تا ئەو جێگەی کە خامنەیی ئەو وەک گرفتی سەرەکی لە وڵات ناو دەبات. ڕاستیەکەی ئەوەیە کە زەنگی مەترسی دەمێکە لێدراوە، بەڵام بە پێی ڕەواڵی ئاسایی حاکمیەتی ئیسلامی نەدەی بیستێ و نەدەی هەوێ بیبیستێ. هۆکارەکەشی ڕوونا. درێژەی دەسەڵاتی ئەم حاکمیەتە بەندە بە هەژاری و بێبەشیەوە کە بەرۆکی زۆربەی خەڵکی ئەم کۆمەلگایی گرتووە. دیارە کۆماری ئیسلامی تەنیا بە داسەپاندنی هەژاری و بە بارمتەگرتنی نانی سفرەی خەڵک وەک ئامرازێکی گرنگی سەرکوتەوە نەوەستاوە، بەڵکو هاوکات لەگەڵیدا ئازادیشی لێ زەوت کردوون. بۆچی؟ لەبەر ئەوەی ڕاستیەکەی ئەوەیە کە ئەگەر کەسێک نانی ئێوەی بڕی، ئازادیشی لێ دەستێندێتەوە. ئەگەر ئازادیتان لێ زەوت بکات، بێگومان بزانن کە نانیشتان دەکەوێتە مەترسیەوە. لەبەر ئەوەی لەوە بە دوان نانتان دەبەسترێتەوە بە مەیل و دڵخوازی ئەربابەوە، نەک بە هەوڵ و هەمەتی خۆتان. لە سەرتاسەری دنیادا تا ئەو جێگەی کە ئازادی پاشەکشە بکات، هەژاریش زیاتر دەبێت و بە پێچەوانشەوە. ئەمەش ڕووداوێکە کە لە نیزامی کۆماری ئیسلامیدا ڕوویداوە. ڕەنگە تەنیا بەم جیاوازیەوە کە کۆماری ئیسلامی نان و ئازادی بەیەکەوە بە بارمتە گرت، واتە لە هەمان ڕۆژەکانی سەرەتای خۆشی بەرەو دەسەڵات بۆ سواربوونی شەپۆلی شۆڕشی 1357 و داخوازیەکانی جەماوەری ڕاپەڕی و لە شۆڕشدا بە هێرشکردنە سەر ئازادی دەستی پێکرد و دواتر سفرەی خەڵکی تاڵان کرد و بەم شێوەی لێهات کە لەمڕۆدا ژیانی زۆربەی خەڵکی ئێرانی بەرەو نابوودی بردووە. حاکمان دەسەڵاتدار بە ئاشکرایی دەبینن و دەشزانن کە هەمان زۆرینەی کە لە ئاکامی حاکمیەتی ئەواندا وەگیان هاتوون، زۆرینەیەکن کە نانی سەر سفرەیان بە تاڵان براوە و زۆرینەیەکە کە لە سەرەتایترین مافەکانی بێبەش کراوە و لەمڕۆدا ڕاپەڕیوە تا نان و ئازادی خۆی لە بارمتەی ئەم دەسەڵاتدارانە ڕزگار بکات. لەمڕۆدا و دوای 44 ساڵ زۆربەی خەڵک بەم ئاکامە گەیشتوون کە ئەم حاکمیەتە نەک ئەوەی کە نانی سەرسفرەیانی بە تاڵان بردووە بۆ کبکردنی دەنگی ناڕزایەتیان سەبارەت بە تاڵانکردنی نانی سەرسفرەیان ئازادیشیانی زەوت کردووە. هەندێکی تورکی هەیە دەڵێ ببێتە قاتڵی نانم دەشبێتە قاتڵی گیانم.
بەم هۆکارە ڕاستەقینە لەمڕۆدا داخوازی ڕووخانی ڕژیم وەک کۆسپێکی سەرەکی نان و ئازادی بەڕاستی لە قوڵایی ئەم کۆمەڵگایەدا سەری هەڵداوە. کۆمەڵگایەک کە بە دروشمی ژن ژیان ئازادی بەرەو ئەوە دەچێت تا نان و ئازادی لە بارمتەی کۆماری ئیسلامی ڕزگار بکات.